سڵاو ڕێز هاوڕێیان بابەتێک لەسەر دەڤەری بارزان زۆر جار خەڵک لە بارزان دەگیرێ بێسەر و شوێن دەبێ نە دادگا دەبینێ نە دەبەنە زیندانێکی حکومەت بەڵکو زیندانی تایبەتی بنە ماڵە هەیە و لەوێ دەبێ نمونەشمان زۆرە و زۆر خەڵکیش گیراوە پێش ساڵێک کەسێکە و بە ناوی ئیسماعیل تانجوو ئەوە بوو کێشەی هەبوو لەگەڵ کێشەی نەبوو لە ماڵی بارزانی مەسعود و کوڕەکانی کێشان لەگەڵ ئیسماعیل تانجوو بوو ویسان دەستگیری کەن ڕای کرد ڕۆشت ناتوانی بگرن بابەتەکەش بابەتێکی ئاینی بووە چۆن خوشکێکی پەککەوتوو لەگەڵ کوڕی لەگەڵ سێ خزمەکانی ئەو دەستە سەرکردن تا ئێستا نە لە زیندانێکی حکومەتدانە نە مەحکەمەیان پێکراوە هیچیان لەگەڵ نەکردووە یان ئەو کابرادێ خۆی تەسلیم دەکات یان ئێوەش وەک ڕەهینە لای ئێمە دەمینن چەندین نمونەی ترماناوە لە بازان خەڵک گیراوە بەبێ دادگا بەبێ بڕیاری دادوەر بەبێ هیچ شتێک دەگیرە و دەستە سەر دەکەن و کەسیش ناتوانێت لایان بپرسێ و هیچ حکومەتێک لەوێ نییە ها لە بارزان حکومەت نییە یاسای مەسعود بارزانی کوڕەکانی دەوێت دەخوا طبعا زۆرمێکی زۆر گەورە لە خەڵکی ئەو دەڤەرە دەکرێت ها هاوڕێیان زۆر خەڵک بە هەڵەت تێگەیشتونە کە بارزانی تەواوی هەموو شتێکی هەبێ نەخێر لەوێ خەڵکێکی هەژاری زۆری لەیە زۆرمێکی زۆریان لێ دەکرێت لەوانەیەکی خەڵکی دۆکیان هەولێر بگیرێ مەجاری تێ هەبێ بیمەنە دادگای یان بەردەم دادگای هەرچەندە ئەو دادگای شکلیش بێ کێشێک نییە بەڵام ئەمانە هیچ دادگای ناکرێن ها دادگای خۆیان تابەتیان هەیە حکومەت نییە سژنی تایبەتیان هەیە حکومەت نییە بنە ماڵەیە لە 24/8 ئەم مانگە سەعات 7 بەیانی کوڕێک ڕفێنراوە لە ماڵەکەی بە ناوی شوان زکری قادر شێروانەی خەڵکی گوندی گۆرەتوانەیە ینی گۆرەتەیی لە دەڤەری بازان خێزاندارە گەنجێکە پۆلیسی مرۆڕە حەوت خوشکی هەیە دایکێکی هەژار یا پاکردنەوە دەکەی ینی خەڵکێکی زۆر هەژارن ڕفێنراوە 24 مانگ ئەم مانگە تاوانەکەش چی بووە سەیریکەن تاوان چی بووە تاوانەکەی ئەوە بووە کە لە مردنی دایکی ئەدهەم و برای کاک ئەدهەم بارزانی تەلەفۆنی بوو کردووە و سەرخۆشی لێ کردووە ئەویش وای پێدەچێ لای کەسێک باسی کردووە کە ئەویش لە مردنی دایک و برای ئەو تەلەفۆنیان بۆ کردووە و سەرخۆشی لێ کردووە دیارە ئەخباری لێ دەکرێ و گرتووانە تۆمەتەکەی ئەوەیە یعنی وەرە تۆمەتی تۆ ئەوە بێ تەلەفۆنی کەسێک بکەی کە دایکی مردووە یان باوکی سەرخۆشی لێ بکەی لەسەر ئەو شتە بتڕفێنن و بتگرن و بتبن سەیریکە سەیری ئەخلاقی مەسعود بارزانی کوڕەکانی بکە بەم شێوازە ڕەفتار لەگەڵ خەڵکی خۆیان دەکەن یعنی من بە دوور نابینم هەولێریەکیان خەڵکێکی دۆک تەلەفۆن بکە بۆ مەسعود بوو ئەدهەم بارزانی سەرخۆشی لێ بکە هیچی لێ نەکەن بەڵام بارزانی بی ئەو شتە بکەی قەدەغەیە ئەوە خەڵکی سوورە طبعا چەندین کەسی تر لە بارزان گیراون هیچ مەحکەمەیان نەکراوە تا ئێستاش بوو نمونە ئیسماعیل تانجوو هەیە پێش ساڵێک بابەتێکی دینی هەبوو نەخشەبەندی و تەشەیع و نازانم چی پارتی ویستی بگرێ بنە ماڵی بارزانی ویسیان بگرن ڕایکرد ڕۆی نەگیرە چیان کردووە خوشکێکی پەککەوتویان گرتووە کوڕێکی ئەویان گرتووە کە گەنجێکە لەگەڵ سێ کەسی برادەری ئەویان گرتووە پێیان وتووە ئێمە بەرتان نادەین تاکو ئیسماعیل بگەڕێتەوە باشە نە فەرمانێکی دادگای هەیە ئیسماعیل نە بە فەرمانی دادگاش خوشکی پەککەوتوو دەرچووەکە بیگیرە یان کوڕەکەی یان ئەو سێ کەسێ لەگەڵی بوون کاتێک خۆی چوو لە کەربەلا و نەجەف ئەو سێ کەسە ئەویشیان گرتووە یان ئەبێ ئیسماعیل بێت یان بەرتان نادەین یعنی سێریکە خەڵکیان گرتووە بە ڕەهینە لە هیچ زیندانێکی حکومەتیش دانینن هیچ لێکولەوەرێکی ڕەسمیش ئەوانی نەیبینەوە هیچ دادوەرێکیش ئەوان نەبینەوە و نایشبەنە دادگا پێیان وتووە ئێوە حکومن 10 ساڵ بڕۆن دەی کام دادگا کەس نازانێ پارێزەر هیچ کەس نابینە نە پارێزەر نە خەڵک نە ینی سەیریکە لەوێ حکمێک دەکرێ لە کوریای باکووریش نییە
لدبری بارزان او ظلمی لئیو اوان دکری باورتان همی لخلقی هولی و دوک نکریا اوانا لجر ظلمی کی زور گورن ترسی کی زور گوره یعنی کابرا تلفونی کردو بس بسر خوشی چون واده کی گیراوه يعني وەکوتم ناوەکەی شەوا ذکری شێروانیە و خەڵکی دەڤەری بارزانە و شێروانیە و بیست و چواری ئەم مانگی 8 ساعت حوتی بانی گیراوە لێرە من داوا لە ماڵباتی ئەو دەکەم پەیوەندی بە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن یەک شتی زۆر گرنگ من لێرەوە پێتان دەڵێم مستەمسەکاتی ئەو کوڕە هەویەیە کاتی زانیاریە یەخۆتانە رسمی بگرن و کۆپی بکەن چونکە ئەوانە دەچن یەکسەر کە بزانن ئێوە هەوڵێک دەدەن ئەم بابەتە بگەینە شوێنی تر یەکسەر دێن هەرچی مستەمسەکاتی ئێوە هەیە هەویە بێت کارتی زانیاری بێت لێتان وەردەگرن تاکو و سکاڵا تومان دەکەن ها لەگەڵ ئەوانی تریش هەمان شتیان کردووە تکاتان لێ دەکەم ئەو شتانە ڕسمیان بگرن و هەڵیگرن بە تایبەتی کاک شڤان هەڵیگرن و ئەگەر پێویستان پێ بێ بۆ ڕێکخراوێک بۆ شوێنێک چونکە ئێوە تازە ناتوانن محامی بگەن ئەوانە احترام بە محامیش ناکەن دەتوانن لە ڕێگەی ڕێکخراوەکان ئەم شتە بکەن و کەسی تریش هەیە هاوڕێیان 3 ساڵە زیندانی کراوە 3 ساڵە زیندانی کراوە بارزانیە گەنجە تا ئێستا نە دادگای بینیوە نە محامەکانی ئەویان بینیوە هیچ ئەوانە تەواو تومەتەکەشیان کەس نازانێت چییە ئیتر ئەمەیە مەملەکەتی بارزان ئەمەیە حکومڕانی مەسعود بارزانی کوڕەکانی لە کوردستان هیوادارم ڕێکخراوەکانی مافی مرۆڤ خەڵکی ئازادی خواز لەسەر گەنجانی دەڤەری بارزان بێنە دەنگ ئەمانیش لە ژێر زوڵمێکی زۆر گەورن هەروەها تکا دەکەم لە کاک ئەدهەمیش بێتە دەنگ چونکە ئەمە خەڵکە کە پەیوەندی پێوەی دەکەن دەگیرن کە مەرحەبایەکی لێ دەکەن دەگیرن کە سەردانی دەکەن خەڵ سەردانی کرد و پێش فترەیەک گیرا بوون هەر ئەوە ویستم ئەو بابەتە بتان باس بکەم بمێنن لە ڕۆژێکی خۆش و شاریدا